گەرە هەمیشە لە کاتی ڕوودا و جۆربەجۆرەکاندا هونەرمەندان ئازارەکانی کۆمەڵگەلیات ناکەن یاخود ئەو بابەتانی کە زۆر جێگی سەرنجە هەوڵ دەدەن لە ڕێگەی پێنووسەکانەوە یاخود ڕێگەی فڵچەکەیان و ئەوەرەکەی کە لە بەردەستیاندا وێنەی یاخود ئەو بابەتانی کە زۆر تراژی دیایە سەرنجی هاوڵاتیان و بینە ڕادەکێشێت بیخەنە سەر پارچەوەرەقەیەک پیشان یاخود نیشانی تاوی جیهانی بدەن. دیارە محەممەد ئیسماعیل کە یەکێکە لە شێوەکارە دیارەکانی کوردستان کە لە هۆڵندا دەژی لە ئێستادا وێنەی کچی یەکێک لە یاخود سزا دراوانی بادینان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سزادران بە ماوەی 6 ساڵ. محەممەد ئیسماعیل هەساوە بە کێشانی وێنەی کچی یەکێک لەم سزادراوانە و لە ئێستاشدا لە هەوڵی ئەوەدای کە ئەم وێنەیە بفرۆشێتەوە بەرامبەر بە نرخێک. ئێمە لەسەر بابەتە راپۆرتێکمان ئامادەیە پێکەوە دەیبینین. ئەوە قەڵای هەولێرە بە قاوە ئەو قاوەی کە دەیخۆن کێشاوە لە ئەزمموی 30 ساڵی خۆم لە بواری هونەری شێوەکاریدا تەوا من لە کوردستان بووم کاتێک لە کوردستان بووم من ماوە 3 ساڵ و نیو لە ساڵی 90ەکان لە گۆڤاری هەنجی منداڵان موسەمی مشرفەنی بووم. دواتر بۆ ماوەیەکی کورت بوومە بەڕێوەبەری شێوەکاری بەڵام دەستم لە کار کێشاو بە حکمەوەی شەڕی ناوخۆ بوو ڕوون کردە هاندەرە هەڵبەتە من لە کوردستانیش پیشانگام کردبەوە لە دەرەوەی وڵاتیش چەندە پیشانگام کردێتەوە و زۆریش بەشداری پیشانگای بە کۆمەڵ دەکەم. ئەوە ئێستا وەک مەرسەم ئێرە مەرسەمەکەمە ژوورێکی زۆر بچووکە ڕاستیەکەی ئامادەکردنی تابلۆی گەورە بە پێویستی بە ژووری گەورە هەیە. دوو بابەت بە تایبەتی لە ستۆڕە کۆمەڵایەتەکان زۆر دەنجیدا یەک لەوان کە نازم بوو ئەو تابلۆیە بوو کە لەوە پێشتر کردم ئەگە سەیرێکی بن قەبارەی گەورە نیە من لەو ژوورە بچووکە هەوڵ دەدەم کارێ بکەم یعنی مرد نییە کارەکە گەورە بێت اینجا دەنگدانەوە بدە دەکرێت کارێکی زۆر بچووک بێ بەڵام دەنگدانەوەیکی زۆر بدە گرنگەوەی پەیامەکە پەیامی هونەر چییە لێرە لە سۆسیال میدیادا ئیتر مەجبورم کاری بچوو بکەم حتا ئەو کاری کە ئەو کچێک کە دەگریە ئەویشم بە بچووکی لەو ژوورە بچووکەدا ئەنجامدا. Light begins, you make more lighter. Yeah. ئەوە تا بڵێن بە ئینگلیزەکە مۆردن پۆرتێکیان تەنها پۆرتێتێک نییەوە ئەگەر خۆت با بڵێن ئینسان خۆی بچووکە بچێتە قوڵایی ناو تابلۆکەمەوە لە ناویدا هەزاران سیمبۆڵ دەدۆزێتەوە چونکە کە نزیک ئەبێەوە ریالیزمی خۆی بزرەکە تۆ لە ناو هەزاران با بڵێن سیمبۆڵی ئابستراکتە خۆت دەدۆزیتەوە. هەر سیمبۆڵێ شکڵێکە ماسی کلیل خۆر